بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. مسلمانانی بەڕێز و سەنجین خۆشحاڵ و بەختەوەرین پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەی 13 لە زنجیرەی هەڵبژاردن و دەنگدان لە دیدگای قورئان و فەرموودە. لێرەوە وەستا بووین کە خاڵی کۆتاییمان لە باسی ئەوەی باز بکەین گوتمان کە خاڵی هەشتەمیانە ئەویش ئەو خراپی و خلیسکانانەی کە تووشی ئەندام پەرلەمانی دەبی لە کاتی چوونە ئەنجومەنی یاسادانان کە ئەوجا لە دواییەوە دێن گومانەکان بە کوشراوی و کورتی و پوختی باز دەکەین و دەیانڕەوێنینەوە. ئەوجا ڕایپەسندی زانایان دیاری دەکەین و باسیەوانش دەکەین ئایا بربژێر حکمی چیە لە ئیسلام ئەوەی خۆی هەڵبژاردووە و دەنگی پێدەدرێت و ئەو کەسەش کەوا دەنگ دەداتن حکمیان چیە و هەمووی ڕۆن دەکەینەوە بە پشتیوانی خوای رب العالمین. لە کۆتاییەکەشیدا نامەیەک بۆ بربژێر و نامەیەکیش بۆ دەنگدەران دڵسۆزانە ئامۆژگاریان دەکەین و ڕێگای ڕاستیان پێنیشان دەدەین و ئەو جار لە بڕی ئەوەی کە ئەوە نەکرێ چ بکرێ باشە و بەدیل چییە. ئەو ڕۆدەینەوە سەرەوەی لە ئەڵقەی 13 دەڵێن یەکێک لەو خاڵە خلیسکان و خراپیانەی کە تووشی ئەندام پەرلەمانی دەبی کە دەچێتە ناو پەرلەمانی ئەویش ئەوەیە تەواو ڕەشکردنەوەی جەنگ و جیهاد و خۆ ئامادەکردن بۆ جەنگ و جیهاد واتە ئیعدادکردن. وەکو دەڵێن دیموکراسی بریتیە لەوەی کە دەستاودەستی دەسەڵات بکرێت لە ڕێگای هەڵبژاردنەوە و بردنەوەی زۆرینەی دەنگەکان یان هاوپەیمانیەتی لەگەڵ لایەنەکانی تری براوە تاکو زۆرینەی پێک بهێن و حکومەتی پێڕابگەین و ئازادی بیر و ڕاش یەکێکی ترە لە دروشمەکانی دیموکراسیەت. نابێ هیچ کەس و لایەنێک هەبێت خۆی ئامادە بکات بۆ جەنگ و جیهاد بەڵکو ئەوە باوی نامینێ و حکومەت سەربازی دەبێت و سەربازەکانیشی لە پێناو بەرزکردنەوەی ئاڵای ئەلمانیەت و دیموکراسیەت و پاراستنی سیستەمەکەیان و پەرلەمان و خاک و وڵات و هەتا کۆتایی دەجەنگن و شەڕ دەکەن. ئەو دەپارێزن نەوەک لە پێناو بەرزکردنەوەی وشەی لا ئیلاهە ئیلا الله. لەگەڵ ئەوەیدا خۆ ئامادەکردن ئیعداد بە هەردوو بەشەکەیەوە معنەوی و مادیەکەیەوە پێویستیەکی شەرعیە. کۆدەنجی زانایانی لەسەرە و بەردەوامە جەنگ و جیهادیش لە پێناو خوای تەعالە واجبێکی کیفائیە بە بەردەوامی. هەندێک جاریش دەبێتە واجبی عینی. کیفائی ئەوەیە کە بەس بن و بای ئەوەندەی ببن جەنگاوەر و مجاهیدەکان کە ئەرچی شەڕەکەی بگرنە ئەستۆ و بەرامبەر بە دوژبنان ئەگەر ئەوەندە نەبوون ئەو کاتەیە تا ئەوەندە بن دەبێت لەسەر مسلمانانە بەگەڕیان کەون ئەو جار لە پاشان گوناه لەسەر هەمووان لا دەچێت. بەڵام ئەو کاتەی جەنگ و جیهاد دەبێتە فەرض العین تاکی مسلمانەکان هەر هەموو بەردەوام لەسەریان دەبێت لە باسی جەنگ و جیهاد ئەو خاڵە ڕۆن کرایتەوە لە پەرتووکە شەرعی و فقهیەکان بڕاندرایتەوە. جا ئەو کەسەی کەوا جەنگ و جیهاد نەکاو لەسەری بێ یان ئیعداد و خۆ ئامادەکردن نەکالۆ جەنگ و جیهاد بە تەئکید بە دڵنیاییەوە گوناهبار دەبێت. ئەوەتە خوای پەروەردیگار فەرموویتی وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم. سورة الأنفال آية 6. واتە چەندی لە تواناتانە بۆ دوژبنان لە هێز ئامادە بکەن لە بەستنەوەی ئەسپ و وڵاغەکانیش دوژبنانی خوا و خۆتان پێ بترسێنن. و پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام ڕاوە و تەفسیری قووەکەی کرد کە لەو ئاەتەیەوە هاتبوو کە لە سەحیح مسلیمدا بە ژمارە 1970 دەفەرمێ ئەلا ئین القووەتە الڕەمی ئەلا ئین القووەتە الڕەمی ئەلا ئین القووەتە الڕەمی. سێجار فەرمووی ئاگادار بنەوە هێز و هاویشتن و تیرهاوێژیە. سێ جاران ئەوەی دووبارە کردەوە واتە لەو ئاەتەی مەبەست پێ تیرهاوێژیە نەک هێزی معنەوی و هێزەکانی تری نووسین و بابەت و شتەکانی تر. وەخوای پەروەردیگاریش سەبارەت بە کوشتارکردن لە پێناو خوای تەعالە بڕاندیتەوە لە قورئانی پیرۆز. یەکێک لە ئاەتەکان لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 216 دەفەرمێت كتب عليكم القتال وهو كره لكم. ئەی بڕواداران کوشتارتان لەسەر نووسراوە و واتە پێویست کراوە
كزاناني أصول فقه دا فرمون كتبة لقرآن بيروز دا زوربي جاران بمعنى فريضة دي واتا بيوست كراوة لسرتان وفرض كراوة لسرتان هرچند بسروشتيش بيتان بارگراني بيو بيتان ناخوش بي جا او كسولاناني پشت لە جەنگ و جیهاد دەکەن و وازی لێدێنن خوای پەروەردیگار و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم هەڕەشەیان لێ دەکەن ئەوەتە خوای پەروەردیگار لە سوورەتی التەوبە ئایەتی 24 فەرموویێت قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وأزواجكم وعشيرتكم وأموال اقترفتموها وتجارة تخشون كسادها ومساكن ترضونها أحب إليكم من الله ورسوله وجهاد في سبيله فتربصوا حتى يأتي الله بأمره والله لا يهدي القوم الفاسقين. واتبعان بلي أي محمد عليه الصلاة والسلام أجر باوكو باپیرتان یان کوڕ وەکانتان یان براکانتان و هاوسەرانتان هۆزەکەتان و ئەو پارەی بەدەستان هێناوە کۆتان کردیتەوە ئەو بازرگانیەی لێی دەترسن زیانی لێ بکەوێ واتە دڵتان پێوەیە و ئەو خانوبەرەی پێی رازینە خۆشەویستتر و باشتر بێت بەلاتانەوە لە خوا و پێغەمبەرەکەی و عەلەیهی سەڵات وسەلام جەنگ و جیهاد و کوشتار لە پێناو خوای پەروەردیگار ئەوە چاوەڕوان بن تاکو خوا فەرمان و عەزابی خۆی دێنێت خوا ڕێنوێنی کەسانی لە فەرمان دەرچوو ناکات. و پێغەمبەری پێشەواش عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی کە فەرموودەکە صەحیحە و لە سونەنی ئەبوو داودی هاتێ بە ژمارە 3462 فرموي إذا تبايعتم بالعينة وأخذتم أذناب البقر ورضيتم بالزرع وتركتم الجهاد سلط الله عليكم ذلا لا ينزعه حتى ترجعوا إلى دينكم. واتاگر کرین و فرۆشتن تان کرد بەعینە کە بریتە لەو جۆرە کرین و فرۆشتنەی لەوەی خاوەن شتێک بە قەرز بۆ ماوەیەک شتێک بفرۆشێتە یەکێک و بە حازریش ئامادە بێ لێی بکرێتەوە بە نرخێکی کەمتر لەوەی پێی فرۆشتیە کە ئەو بابەتە کرین و فرۆشتنە لە کنزۆرینەی زانایان حرامە و قەدەغە کراوە. و پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام گە دەستان بەو کرین و فرۆشتنەیەوە گرت و بەویەوە خەریک بوون و دەستان گرت بە کلکی چێڵ و مانگا رازی بوون بە چاندن و زراعەت واستان هێنا لە جەنگ و جیهاد خوا زەلیلی و ژێردەستەی یەکتان بەسەردا زاڵ دەکات لەسەرتان لا نادات تاکو نەگەڕێنەوە بۆ ئاینەکەتان کە زانایان دەفەرمون مەبەست لێرە ئاینەکە ئەو بەشەیە کە جەنگ و جیهادە واتە تا نەگەڕێنەوە سەر جەنگ و جیهاد و کوشتار نەکەن لەو زەلیلیە و ڕزگارتان نابێ و قوتار نابن. ئەوە ئەگەر تەنها دنیا و کەسابەتکردن سەرقاڵت بکات لە جەنگ و جیهادکردن ئەوەیە ئەنجام و دەرهاوی شتەکەی. ئەی ئەگەر بڕوات پێنەمێنێ و پەنا بەخوای رب العالمین یان بیگۆڕیتەوە بە سیستەمی دیموکراسی پەنا بەخوا ئەوە خاوەنەکەی تەواو قیامەتی لە دەست دەچێ و دنیاشی تەواو پێدابین نابێ هەر زەلیل و ژێردەستە دەبێ و ئەوە بە دڵنیاییەوە زانایانی ئەهلی سونە و جەماعە دەفەرمون هەر کەسێک بڕوای بە فەرضیەت و پێویستی جەنگ و جیهاد نەبێ کافر بووە و لە ئیسلام دەرچووە. جا زۆرن ئەوانەی هەڵە و کەم و کورتی و خلیسکان و خراپیەکانی ئەندام پەرلەمان کە دەچێتە ناو پەرلەمان تووشی دەبێ بەڵام لەبەر کەمی دەرفەت و کات هەر بەوەندەی واز لێ دەینین و ئەوانەی باسمان کرد پێمان وایە بەسە بۆ ئەوەی کەسێک کەوا بیەوێ لێ حاڵی بی و وەتێی بگاتن ئەوەش کە نای هەوێ لێ حاڵی بی و تێبگا بە دڵنیاییەوە دڵی خۆی قفل دەداتن و هەرچی بۆ باس بکەی هەر پشتی تێدەکا و بیانوێکی تر دەینێتەوە و شەیتان فێڵی لێ دەکاتن وەکو کورد گۆتەنی ئەوەمان هێنایتەوە ئەوەندا نمونانە مشتێک نمونەی خەرمانێکە و خەڵکەکە هیوادارین لێی تێبگەن و حاڵی بن و بەوەندەی ڕاستیەکان ڕۆم ببێتەوە. دەینە سەر ئەوەی بابزانین ئەو گومانانەی کەوا ئەو لایەن و کەسانە کە دەینێنەوە و دەیخەنە بەرگوێچکەی خەڵکی و بڵاوی دەکەنەوە کاتێک کەوا بەو گومانانەوە دایانەوێ خەڵکەکەی قەناعەت پێبینن و چەواشەیان بکەن لە باس و بابەتەکەی تەواو حاڵی نەبن و تێنەگەن تاوەکو بەشداری بکەن و دەنجیان پێ بدرێتن و یان دەنگ بدەن. جا ئێمە ئەو ڕاستیانە و گومانانە دەخەینە ڕوو بۆ ئەوەیەک ئاشکرایان دەکەین و هەم دەیان ڕەوێنینەوە بە پشتیوانی خوای رب العالمین هەندێکیان کە زۆر زەق و ئاشکران و هەن ئێستا لە پروپاگندەکانی هەڵبژاردن دەکرێت بۆ ئەوەی لیەهلیکە من هەلەکە عن بەیینەتین وەیەحیا من حەیە عن بەیینە
تاوەکو ئەوانەی لە ناو دەچن و بە هیلاک دەچن و ڕوڕەش دەبن ئەوە بە بەیینە و ڕوونکردنەوەوە و حجەیان لەسەر کرابێ و ئەوانەی کە دەژین و ڕاستیەکان جێ لێ ڕادەگرن و کاری پێدەکەن ئەوانەش بە بەڵگەوە وا بکەن. هەندێک لەو گومانانە و ڕەواندنەوەکانیان یەکێک لەو گومانانە ئەوەیە ڕەتکردنەوەی دیموکراسی هەڵبژاردن قبولکردنی دیکتاتۆریەتە. پڕ بەدەویان سەرکردەکان بربژێرەکان دێن ئەوەی دەبەخشنەوە بە ناو خەڵکی و بڵاوی دەکەنەوە بەوەی چەواشەیان دەکەن دەڵێن هیچ ڕێگا چارەی ترمان نییە. ئەگەر تۆ بڵێ دیموکراسی پێرازی نیمە و هەڵبژاردن پێرازی نیمە کەواتە رازی بەستەم و دیکتاتۆریەت و قوڕخکردنی دەسەڵات و پارە و پول لەلایەن تاقم و چەند کەس و یان بنەماڵەیەکی ئەوە لە پروپاگندەکانیان دەردەکەوێ و زۆر جار ئەو قسەی دەکەن و ئەوەی بە خەڵکی دەفرۆشن و تۆمەتیش بۆ ئەو زانایانە و بۆ ئەو کەسانەی کە پەیڕەوی ئەو ڕێگایی ناکەن و پابندن بە قورئان و فەرموودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەبەخشنەوە دەڵێن ئەوانە بەرگریکردنە لە دیکتاتۆریەت کە دەیکەن کە خەڵکی سارد دەکەنەوە لە هەڵبژاردن و لە دەنگدان و یان دەڵێن ڕاست نییە و دروست نییە ئەو کاتەی بزانن یان نەزانن دەڵێن ئەوانە ئەوە بەرگری دەکەن لە عەلمانیەت و دیکتاتۆریەت. لە وڵامیاندا دەڵێن و بۆ ڕەواندنەوەی ئەو گومانە لەو چەند خاڵانە دەڵێن یەکەم ئەوەی وا دەڵێت بە دڵنیاییەوە نە لە ئیسلام گەیشتووە و نە ئەو مسلمانە پابەندانەی بە ڕێبازی پێغەمبەری و عەلەیهی سەڵات وسەلام کە لە مانای خوابەیەکگرتن و وەڕەتکردنەوەی هاوبەشی تێگەیشتون ئەوانەی نەناسیوە بە دڵنیاییەوە چونکە دیموکراسی و دیکتاتۆریەت هەردووچیان نەفامین و لە سەردەمی خۆمان بەرهەمی عەلمانیەتن و دەستکردی مرۆڤن و خوای پەروەردیگار بە هەردووچیان ڕازی نییە و ئەو کەسەی بڕوای بەڕێی دیموکراسی و هەڵبژاردن نییە بڕوای بە عەلمانیەتیش نییە و بڕوای بە دیکتاتۆریەتیش نییە هەردووچیان بە حکم و فەرمانی نەفامی دادەنێ کە خوای پەروەردیگار فەرمووی ئەفەحکومە الجاهلیەتی یەبغون ئایا ئێوە دەتانەوێ حکم و فەرمان ڕەوایەتی نەفامیەت تان دەوێتن بەسەر حکم و فەرمانی خوای پەروەردیگار لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 50 کەواتە مسلمانی بۆ مسلمانان نەهاتووە و قبول نییە بەڵکو دەبێ بڵێن هەردووچیانمان ناوێتن و پێیان رازی نین و ڕەتیان دەکەینەوە تەنها بە ئیسلام و ڕێبازەکەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام رازین و پیادەیان دەکەین. و خاڵێکی تر لە گومانەکان کە دەیخەنە بەرگوێچکەی خەڵکی و بڵاوی دەکەنەوە ئەویش دەڵێن دروست نییە بۆ مسلمانی بڕوا بێنێت بە شتێک و بەرنامە و سیستەمێک کە لە گومانەکەی ئەوان دەڵێن دیموکراسیەت ئەگەر بڕوات پێ نەبێ واتە بڕوا و قبولکردنی دیکتاتۆریەتە بەیەک لەو خاڵانە کە وڵاممان داوە دەڵێن بە دڵنیاییەوە ئەوە نەحاڵی بوونە لە ئیسلام و هەردووچیان حکمی جەهالەتە گوتمان قبول ناکرێن. دووەم بەوەی هەڵدەوەشێنینەوە ئەو گومانەی دەڵێن دروست نییە بۆ مسلمانێک کە بڕوا بێنێت بە شتێک و بەرنامە و سیستەمێک کە پێچەوانەی شەرعی ئیسلام بێت و دش بێت بە قورئان و فەرموودە و بیانووی ئەوەی ناچاریە و یان هیچ ڕێگایەکی تر نییە ئیکراه لەسەرمانە ئەوانە هەر هەمویان بە یەکدەنگی زانایانی ئەهلی سوننە و جەماعەوە ئیکراه لەسەر دڵدانیە ئەتوو بڕوا بێنی بە دیموکراسیەت و شتێک تەنها ئیکراه بە مەرجە شەرعیەکانیەوە بۆ ئەو قسە و گۆتنانەیە دەیکەی فعل و کرداریش جیاوازی زانایانی لەسەرە کە هەندێکیان ڕێگا پێدەدەن کاتێکەوە تووشت بێ کە مەرجەکانی ئیکراهی تەواوی لێبێتە جێ کە 4 تا 5 مەرجیان داناوە زانایان و ئیبن حەجەریش لە فەتح الباری زۆر بە کورتی پوختی دەیانهێنێتەوە. جاکەواتە ئەوەی لەسەر تۆیە ناکرێ ئەتوو بڵێ هیچ ڕێگا چارەیەک نییە مادەم کوفر و شرک لە باوە و هەیە من دەچم دەستی پێوە دەگرم و گوناهەکەی ئەنجام دەدەم خوای پەروەردیگار ئەو ئەرکەی نەخستیتە سەر تۆ بەڵکو فەرموویەتی لا یکلف الله نفسا إلا وسعها لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 286 واتە ئەوەی خوای تەعالە نەخستۆتە سەر ئەستۆی هیچ کەسوش
فرد و تاچێکی کە لە توانایدا نەبێ. یان خوا فەرموویەتی لە سوورەتی التەغابن ئایەتی 16 فاتقوا الله ما استطعتم بە گوێرەی تواناتان دینداری بکەن و خۆپارێزکار بن و جێبەجێی فەرمانەکانی خوا و پێغەمبەرەکەی بکەن عەلەیهی سەڵات وسەلام. جاکەواتە ناکرێت بۆ ڕەتکردنەوەی نەفامی و کوفر و شرکێک کوفر و شرک و نەفامیەتێکی تر بگرینە بەر و دەستی پێوە بگرین هاوشێوەی لەو کوفر و نەفامیەتەی هەڵبژێرین و دەبێ مسلمان بەڵکو خۆی و خەڵکی پێبگەینێت و پێداگر بێت لەسەر بیر و بڕوا و خوابێگرتن و کوفرکردن بە تاغوت و لەو پێناوەیدا ئەگەر ڕێگای نەبوو ئەنجامیان بدا کۆچ بکە خوای پەروەردیگار کاری ئاسان دەکا و لە دەرفەتێکیش هەوڵی ئەوەی بدا بە ڕێگای شەرعی و ڕێبازەکەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام حکمی خوای پەروەردیگار بگەڕێنیتەوە و پەیڕەوی بکە لە ڕێبازی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وەسەلام چوار خەلیفە ڕاشیدەکەی و سوودیان لێوەرگری و بەسەر مەشقی خۆیان دابنێ. جا خاڵێکی تریش ئەوەیە کە بۆ ڕەتدانەوە و هەڵوەشانەوە و ئاشکراکردنی ئەو گومانەی ئەوش ئەوەیە نابێ مسلمان میکافیلیانە بیر بکاتەوە و بڵێ ئەلغایەت و توبەڕیر الوەسیلە. مادەم ئەمن ئامانجێکی باشم هەیە بە هەر کەرستە و ئامرازێک بی ئەو ئامانجەی بەدەست بینم ئاساییە. لە ئیسلامدا بەڵکو ئامانجەکان دەبێ بە کەرستەی شەرعی و جائز و دروست بەکار بهێنرێتن و بگرینە بەر و بەدەستیان بینین. لە ئیسلامدا ئامرازەکان دەبی شەرعی و حەڵال بن نەوەک حەرام و بێ شەرعی. هەندێک لەوانەی پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە دەڵێن هەڵبژاردن و دیموکراسی وەکو وەسیلە و ئامرازێک بەکاریان دەهێنین و بڕوامان پێی نییە و نایکەینە ئامانج. جا لە ئیسلامدا دروست نییە جادو بە جادو هەڵبوەشێندرێتەوە و کەسێکی بانقەست بکوژی بۆ ئەوەی باشیەیەکی تر لە جێویەوە لەدەست بگری و هەر کارێکی تر بکەی کە حەرام و تاوان بێ. جا ئەدی ئەگەر حەرام و تاوانیەکە کوفر و شرک بێ پەنا بەخوای رب العالمین بە هیچ ڕێگایەک ڕێگانیە و وەزانایانی ئیسلام 100% و بە کۆدەنگی قەدەغەیان کردیە و ئایەت و فەرموودەکان لەسەر ئەوەی یەکدەنگن. زانایان ڕەحمەتی خوایان لێبی ئەوانیان شی کردەوە و ڕوون کردەوە لەبەر کەمی کات تەنها یەک لە فتوایەکانی پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل دەینینەوە کاتێکەوە جارێک لە جارەکان بۆی باس کرا ئەی ئەحمەدی کوڕی حەمبەل ئافرەتێک هەبووە ویستویەتی لە هاوسەرەکەی جیابێتەوە. هاوسەرەکەی پێداگر بووە لەسەوەی کە لێی جیانەبێتەوە. هەندێک لەوانەی فێر و حیلەی بە حیسابی خۆیان شەرعیان زانیوە بە ئافرەتەکەیان گوتووە لەو ارتەدەتی عن الئیسلام بینتی منه. واتە ئەگەر تۆ لە ئیسلام هەڵبگەڕێەوە ئەو کاتی تۆ لەو پیا و هاوسەرەکەت جیا دەبیەوە و تەلاقتان نامینێ و نیکاحتان نامینێ لە نێواندا تۆ هەڵگەڕاوەی و مرتەدەی و ئەویشیان بە مسلمانی ماوەتەوە ئەوجار لە پاشان وەرە ببەوە مسلمان و دەتانی بۆ خۆت شوو بکەیتەوە. جا کە ئافرەتەکەیان وا تێگەیاند پێشەوە ئیمامی ئەحمەد یەکجار تووڕە بوو فەرمووی من ئەفتا بهذا ئەو علەمەه ئەو ڕەضیە به فهو کافر. فەرمووی ئەوەی ئەو فتوایی دەرکردووە و داوە ئەوەی فێری کردووە ئەوەی پێ ڕازی بووە هەمویان ئەوانە کافر بووینە و لە ئیسلام دەرچووینە. ئیبن القەیم لە ئیغاثەة اللەهفان هینایەتی لە جلدی یەکەم لاپەڕە 154 کەواتە گەڕاندنەوەی حکمی خوا کارێکی چاک و ئەرکێکی شەرعیە و پێویستیشە بەڵام نابێت بە ڕێگای بێ شەرعی و شرک ئەو کارەی بینینەوە و هەوڵی لۆ بدەین بەڵکو بە ڕێگای شەرعی وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کردی. خوا فەرموویەتی وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. سورة الأنعام آية 153. واتە بەڕاستی و بێگومان ئەوەیە ڕێگای ڕێک و ڕاستم کە ئیسلامە خوای پەروەردیگار فەرموویەتی شوێنی بکەون و شوێن ڕێزکە و گومڕاییەکانی جگە لە ئیسلام مەکەون کە پەرتەوازەتان دەکات و دوورتان دەخاتەوە لە ڕێگای خوا. ئەوەیە خوا ئامۆژگاریتانی پێکردووە تاکو پارێزکاری بکەن و فەرمانەکانی جێبەجێ بکەن و قەدەغە بن لە قەدەغە کراوەکانی. جاکەواتە دوورکەوتنەوە لە هاوبەشی و بەدەستهێنانی خوا بەیەکگرتن مسۆگەرکاری تەمکین و گەیشتنە بە حکومکردنی قورئان و فەرموودا هەروەکو خوای پەروەردیگار فەرموویەتی و بەڵێنی داوە بە بڕوادارانی کە
خاون توحيد و كفريان كردية بطاغوتو هوليش ددن بووي حكمي خواي بقرين نوا حكم كان بو دقرين تو وتمكينيان دكاتنو تشسبي وشقي ودياريان دكا لسرزوي تفرمي وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا. سورة النور آياتي 55. خواهي پروردگار ده فرمي خوا بليني داوة بواني كوا بروان هنا ولا ايوة كارو كردوي چاكيان كردوا زينشينيان بكاد لزوي هر وكو اواني لپيش اواني زينشين كردوا و آين ريبازكي كإسلاما بويان پرباب كاتنو و لدواي اوي ترسيان لسربو بيان خاتا امنو آسايشو ترسيان لسر نهيلت بگۆڕێ بە ئەمن و ئاسایش ترسەکەیان بۆ خوا فەرمووی من دەپەرستن و هیچ هاوبەشیەک و کەسێک لەگەڵم ناکەنە هاوبەش و بۆم ئەنجام نادەن. کەواتە مەرجی سەرکەوتن ئەوەیە کەوە هاوبەشی بۆ خوای بڕیار نەدەیت، تەنها خوای بپەرستی، خوای پەروەردیگار لەگەڵتدا دەبێ، کار و کردەوەی چاک بکەی، بە ڕێبازی پێغەمبەریەوە عەلەیهی سەڵات وەسەلام پابەند بی، بە دڵنیاییەوە حكم إسلام دتواني بقرينيوا ظلم وستم وديكتاتورية هر همو أواني ترجع لإسلام رد بكيوا وراي مالي. جا قمانة شتر لقمانة كان يان أوي دلين ميدان وقوربانا كان نابت تنهابو علمانيا كان بويان شول بكينو بهيلينوا. جا نقوتراو ميدان وقوربانا كان بو شول بكريت بلكو تنها قوتراو بجدار مبن لكارو ريقايا بشرعي وكفرية كانوا مبنى مکیاجی جوانکاری پرۆسەی ئەلمانیەت و دیموکراسی و بەهاراتی تام و چێژوبوون بۆ خۆشکردنی تامی پەرلەمان لە گۆڕەپانەکە شێرانە بە وریایی داناییەوە ڕێگای پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام بگرنە بەر و بە ڕێک و پێچیەوە بە بەرنامەیەکی تۆکمەوە بانگەوازی بکەن بەرەو لای خوای پەروەردیگار و خەڵکی بانکەن بەرەو خوا بەیەکگرتن و دووریان بخەنەوە لە تاغوت و شرک و هاوبەشی و لە پاشانەکە خواتان خۆش بێ و لە پێناویدا هەموو کار و ئیشەکاندا بکەن و دژایەتی دوژبنانی خوای پەروەردیگار بکەن و لە پاشان دیندار بن و واز بێنن لە گوناه و تاوانەکان بە دڵنیاییەوە خوای پەروەردیگار ئەو کاتەی یارمەتی دەردەبێتن و لە پشتتان دەبێتن و گۆڕەپانەکەش پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام ئەوها پڕیان کردیتەوە و چۆلیان نەکردووە بۆ سەر و تاغوت و کفر و شرکەکانی سەردەمی خۆیان. پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام بەڵکو وازیان دەینا پشتیان دەکرد لە تاغوت و شرک و هاوبەشی و ڕێبازەکەی ئەوان لە سەردەمەکانی وان لەولاشەوە داعوە و بانگەوازیان دەکرد بەرەو خوا بەیەکگرتن و واسێنان لە تاغوت و شرک و هاوبەشی خوای پەروەردیگار لە کۆتا سەری دەخستن. وەکو ئیبراهیم پێغەمبەر عەلا نەبینا و عەلەیهیمو سەڵات وەسەلام لسورة مريم آياتي تلوشت خواد فرمي قتويتي وأعتزلكم وما تدعون من دون الله جا من خوم قوش جير دكمو ليتان دور دكوموا لخوتانو لواني دي پرستن بيجغل اخواي پروردگارو هاواري ليدكن او قسي إبراهيم بو عليه الصلاة والسلام او الربازة كيوي بو كاليروا بسيارك ديتا بيشوا ئایا ئەوانەی پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە بە ئاشکرا دەتوانن بڵێن ئێمە بڕوامان بە دیموکراسی نییە و دۆستی ئەوانە نابین کە کافر و دوژبنن بە خوای پەروەردیگار بە دڵنیاییەوە تا ئێستا ئەوەمان نەبیستووە و نەدیتیە و نەخێر ناتوان و واشیان نەگوتووە و واش ناڵێن بەڵکو بڕوایان پێهێناوە و دۆیاستایەتیان دەکەن و لەگەڵیاندا دەبن و تەنها مەگەر گلەیی جێبەجێ نەکردنی یاسا بێدینی و بێشەرعی و کوفریەکانیان لێ بکەن کە بڵێن وەکو ئێمە پێوە پابەندین بە یاساکانی دەستکردی مرۆڤ زادە و ئەوەی لە پەرلەمان دەردەچێ ئێوە ئەی عەلمانی پێشێلی دەکەن تەواو پێیوە پابەند نابن وەک بڵێ ئەوەی ئێمە خۆمان تەواو گومڕا کردووە ئێوە وەکو ئێمە خۆتان گومڕا ناکەن و شتی تێدا دەهێڵنەوە کەواتە بە زمانی حاڵ و گوتن ئەوەیە هەڵوێستیان و وایان لێ بینراوە و وایان لێ بیستراوە. کورتەی قسان بانگەوازی بۆ لای خوای پەروەردیگار و خۆ دوورگرتن لە هاوبەشی و گوناهەکان و خەڵک پەروەردەکردن لەسەر ئەوە
و لە دەرەوەی پرۆسەی دیموکراسی و هەڵبژاردن و پەرلەمان بە دڵنیاییەوە بوونی هەبێ باشترە و کاریگەرترە لە گۆڕەپانەکەی و گۆڕەپانەکەی پێپڕ دەکەیەوە و ئەو کاتی بۆ چۆل نەکردینە ئەگەر بۆشت نەلواو نەکرا وەکو پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام کاتێکەوە کۆچ دەکەی بە ئومێدی ئەوەی جارێکی تر بێەوە پڕی بکەیەوە وەکو خوای پەروەردیگار بۆ پێغەمبەری کردو عەلەیهی سەڵات وەسەلام بۆوی ئەنجامیدا. جا لە پاشان خاڵێکی تر بە کورتی و پوختی ئەویش ئەوەیە کە دەڵێن چەندین چاکە و بەرژەوەندی پێوەدابین دەبێت لەوانە دەبێتە گۆڕەپانی مەیدان و مینبەری بانگەوازیکردن و پشتگیریکردنی شەوشاوەکان و ڕزگارکردنیان و مافوەرگرتنەوەیان و گەڕاندنەوەی حکمی خوای پەروەردیگار بە قۆناغبەندی. جا ئەو بەرژەوەندی و چاکیانەی لە ئیسلامدا یاسا و چوارچێوەی هەیە، هەر ئاوا بەبێ بەڵگە و لە گومان و هەوا و هەوەسەوە دیاری ناکرێت. ئەوان ئاوا دیاریان کردیە پەنا بەخوای رب العالمین کە یەکێک لەوانە دەڵێن بەرژەوەندی و مەسلحەیە تێک بگیرێت لەگەڵ مەقاسیدەکانی ئیسلام، زانایان فەرمویانە چ لەگەڵ هەمویان یان لەگەڵ یەکێکیان ئەوە بە خراپە دادەندرێت کە مەقاسیدەکانی ئیسلام پێنج خاڵە سەرەکیەکەیە کەوا دین و ئاینە و نەفس و گیانە و عەقڵ و ژیری و هۆشە و نەسل و وەچە و بەردەوامیەتی منداڵە و ماڵ و سامانە، کەواتە وەسل و نەسل مەبەست پێ عەرض و ناموسە. جا لە هەموو بەرژەوەندیەکان چاکتر و لە پێشتر تەوحید و خوا بەیەکگرتنە و مرۆڤ و جنۆکە لەو پێناوەیدا بەدەیهێنراون وەکو خوا فەرموویەتی لە سوورەتی الذاریات وما خەلەقت الجن والئینس إلا لیعبدون، واتە من جنۆکە و مرۆڤم تەنها لۆ پەرستشی خۆم و خوا بەیەکگرتن بەدیهێناون، کەواتە بەشداری هەڵبژاردن و پەرلەمان دژە بە تەوحید و هەڵی دەوەشێنێتەوە پەنا بەخوای رب العالمین و دانانە بە تاغوتیەت و هاوبەشیەت و کوفر و شرک. ئەوە زۆر لێک دوورە و هیچ بەرژەوەندیەکی پێوەدابین نابێت کە لە ئیسلام جێی ببێتەوە و نابێ بەرژەوەندی و مەسلحەتەکە زانایان دەفەرمون تێک بگیرێت لەگەڵ بەڵگەکانی قورئان و فەرموودە. جا لە هێنانەوەی بەڵگەکانی ڕای دووەم کە گوتیان هەڵبژاردن و بەشداریکردن حرامە و قەدەغەیە و کوفرە و نابێ مسلمان تخونی کەوێ کە باسمان کرد لە ئەڵخەکانی ڕابردوودا و پێچەوانەیە لەگەڵ ڕێبازی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام حکمی خوای پەروەردیگار ناچەسپێندرێ و بەڵکو هێدی حکمەکە لێیان دەستیندرێتەوە و لە جیاتی ئەوان بتوانن کافر و مشریک و عەلمانی و کەسی خراپ بگۆڕن، ئەوان کاریگەری زیاتریان دەبێت لەسەری لە واقعدا هەر ئەوە بیندراوە و ڕوویداوە. و خاڵێکتر نابێ بەرژەوەندیەکە وەکو زانایانی ئیسلام فەرموویان بەرژەوەندیەکی گەورەتر و پەسنتر لە دەست بدات و بیچوێنێت کە بەرژەوەندی تەوحید و خوابەیەکگرتنە گوتمان ئەو لە دەستی دەدا. و خاڵێکی تر ئەوەیە نابێ بەرژەوەندی و بانگەوازیەکە زۆر باسی کە دەکرێتن و دەڵێن ئێمە لەوێ دەتوانین بیکەین و بەڵگەی بۆ دەهێنرێتەوە وەکو زانایانی ئوسولی فقه دەڵێن کە هیچێک لەو خاڵانەی کە ئەوان دەیڕن کە ئەوە مەسلحەتی داعوەیە کاکە بۆ وا دەکەی ئەوە بەرژەوەندی بانگەوازیە، ئەوەت لەبەر چ وا کرد کاکە مەسلحەتی داعوەی لەوەیدایە کردیتیانە خاڵێک لەو خاڵانەی كأنه لأصول فقه باس كرايا بل كان بريتين لقرآن ولسنة ومصلحة دعوة نخير مصلحة دعوة لقرآن وفرمودكان خواو إي بيغمبري عليه الصلاة والسلام أوان بيرو بكري نكبه هوا وهوس إما هرشتيشي بكين ووي بيانو بو بينينو بلين باساو من أو بي ئەوە بەرژەوەندی بانگەوازیەکەی تێدایە. جا بەدڵنیاییەوە بەرژەوەندی بانگەوازی لەوەی دانیە لەو گومان و هەوا و هەوەسانە وەکو خوای پەروەردیگار فەرمووی ئین یەتەبیعون ئیلا الظن وما تهوى الأنفس ولقد جاءهم من ربهم الهدى لە سوورەتی النەجم ئایەتی 23. ئەوان ئیلا بەدوای گومانەکان و هەوا و هەوەسەکانی خۆیان و نەفسیان دەکەون جا لە پەروەردیگاریانەوە ڕێنوێنیشیان بۆ هاتیە و پێشێلی دەکەن. جا ئەوەتە ڕووداوێک هەیە ئیبن الجۆزی بەغدادی ڕەحمەتی خوای لێبی لە تەلبیسی ئیبلیس لاپەڕە 188 هێنایتەوە کە دەڵێ عەضد الدەولە
كيشك بو لسر كردا بناو بانغا كان دا صلاة فرمان روايتي مسلماناني ماوية قرتبو دست كحكمي بقرآن سنش دكر بلام استمو ظلم وقناهي شيان هبو دل أن عضد الدولة كان يميل إلى جارية فكانت تشغل قلبه فأمر بتغريقها لئلا ينشغل قلبه عن تدبير الملك، وهذا هو الجنون المطبق، لأن قتل المسلم بلا جرم لا يحل، واعتقاده أن هذا جائز كفر، وإن اعتقده غير جائز لكنه رآه مصلحة فلا مصلحة فيما يخالف الشرع. دل جاريك وكنيزيك كتبوا ناو ضلي وضلي تيدسو قوتي دلم بيويا لبروي دلم سرقال ذكا لسر پرشتي كردني دا صلاتو بريو بردني ولاد جا بين باشا بچن نغرو نقمي كان لناو آوي وباب خنشيت تاوكو لكورم بيتاو ضلم بيويا نمينت جا ابن الجوزي دا فرمي او براستي شيتايتي چي تواوي صد لسطة لبروي چونكا كشتني مسلماني بنا حق حلال نیه که هیچ گناه و تاوانێکی نەبووبی و بڕواد وە بێ حەڵاڵە ئەوە کافر دەبی و کوفریە. جا ئەگەر بڕواشت وانە بێ حەڵاڵە ئەوە پێچەوانەی شەرعیە، ئەوە ئەو کاتەی هیچ مەسلحەتێک لەوەی دانیە بەڵکو ئەوە پێچەوانەی فەرمانی خوایە. جا لەبەروەی کاتمان بەدەستەوە نما لێرکانەدا دەینە کۆتایی بە پشتیوانی خوا لە ئەڵقەیدا بێ دەینەوە سەر باسکردن و ڕەواندنەوەی گومانەکانی تر كخالي شوارم وقماني شارم دبي. صلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.